یەکەمین کۆنفرانسا پێشە ڕۆژە دڵنیایە ئەیدی لە هەرێما کوردستانی کە دوو ڕۆژە بەردەوام دەکرد لە بسفن سەریا مەدیایە کوردستان 24 بداوی هاتنەها ئەمە زیاتر بپرسێ گوتوبێژ بکەن بە میوانداریا جێگیری ڕێڤەبەرێ بیمێ لە هەرێما کوردستانی ڕێزدار نەجات هەرکی لەگەلمەیە بخێراتی کاک نەجات کۆنفرانس بداوی بوو زۆر سپاس چه ئەنجامێک حتەنان دەستنگ و کەتیە دێ چ بکەم پشتی vê کۆنفرانسێ زۆر سپاس بۆ خودێک و ئەوڕۆ ڕۆژا دوێ کۆنفرانسێ کۆتایی هات ئەو کۆنفرانسە زۆرە گرنگ بی تایبەتی بۆ هەرێما کوردستانê لێ کۆنفرانسێدا زۆر بیرۆڕا هاتنە ئالوگۆڕkirin زۆر سەرنج و تێبینی هاتنە پێشنیارkirin لێوێ کۆنفرانسێدا ئەو هەموو بیرۆڕا و ئەو هەموو گفتوگۆیت گول پانێلانەدا هاتیە kirin ڕۆژانە دێ هەموو هێنە وەرگرتن ڕەئیا باش و ڕەئیا خراپ هەموو دێهێنە هەرسەنگاندن ئیجام لێرە دێ وەکو هەمیە وەکی پاکیجێکی وەکو بەڕێوەبەراتی گشتی کاروباری دنیای دەکەینە پاکیجێک دێ پێشکەشکەین بۆ وەزارەتە دارایی وەزارەتە داراییژی تەبان دێ بەرزکەتەوە بۆ ئەنجومەنی وەزیران ما لێرە چەند میوان هەبین میوانێت بیانی تایبەتی کۆمپانیێت بەحرێنی و کۆمپانیێت ئوردنی لێرە کۆمپانیا ئوردنی ئەس حەزکەم بزانن سیستەما دڵنیای وڵاتی ئوردن سیستەمەکە زۆرە پێشکەوتووە ئەم دوخوازن وەکە هەرێما کوردستانی چاف لە سیستەمێ ئوردن بکەن وەکە وڵاتێکی پێشکەتی دیڤیواریدا لە ناوچێ ما بخۆ وەتۆ پێ باشە وەکو بەڕێوەبەراتی گشتی چکە ئەس بخۆ من دوجار ئەم بەشدار بینە کۆنفرانسێت ئوردن ژنێزیک بەوە ئەفکارتەل پێشکەتی چۆی هەمە ما تەجروبە بەم نزیک وێدیتە ئەم کۆنفرانسێت عەقەبەی بەشدار بینە هەر ئەو ژی بین ئەومە میوان کردبینە ئێرە وان تەجروبەی خۆ لێرە پێشکەش کرد ڕاستی تەجروبەکی زۆری پێشکەوتیە یە ئوردن ئێجا لەو ماڵێرە ئەم دێ هەمیا ئەو تەجروبانە مەوەرگرتینە هاتنە پێشکەشکردن ئەو تشتێت باش ئەو تشتێت لاوانێت باش و لاوانێت زەعیف و ئەوانە دەهێنە هەرسەنگاندن ئیشەڵا دەبیتە پاکیجێک تشتێک هەیە دەبێ کۆنفرانسێدان گەهشت بنێ دەبان دو ڕۆژاداوا دیت بیتن و گولێ ببیتن بەتایبەت ژوان نونەرین وڵاتێن دن کولڤێرانە والمال هەرێما کوردستانی ئەو تشت نینە و پێویستە بێتەکردن خاڵین گرنگن ji bo zêdetir pêşxistina vê kertê li herêma Kurdistanê ez hezkim bizanin her welatek û kertê dinyayê pêşkewtû nebît ew welat pêş nakevt taybetî li Kurdistanê de bî giringiyeke taybetî pê bête dan ew kabîna noyema hikûmetdarê Kurdistanê taybetî ew yanî vê kabînê giringiyeke zor pê tête dan lewra ma em şiyan bîdatê ve hetan û ke me ew hewledan û ku ew konferansa bête encam dan û yanî giringiya xwe heye ew konferansane û debî xelek jî em ew wehiye nav xelkî dan niye تأمین ناو خلکی ما دا زوره کیمه لیره ام زور سپاسیا دزگاه راگاندنیت کنی راستی وی کنفرانسی دزگاه راگاندنیت تایبتی کانالا 24 که سپانسرا وی کنفرانسا ما بیه یعنی دوره کی زور ایجابی هبیه و دیشین ریکا دزگاه میدیای دزگاه یعنی او وعی ناو خلکی چه بکن نو که اگر بیتو تو سبایی دی چه تقدیم ویزا کی دی چه هر ولاته کی و ناکن اگر تبیمت گدانه بیتن ناهلن تأمین تنه بیت ویزا نادنه جا لیرجی یعنی پیوسته هم کردستانه او وعینا و خلکی دا درست کن بین خود تأمین کن باشه بود چی بدید ناتا حتی نوکه درست نبویه ام درنگ نیند و خالده و که خلق به تایبت کو نگش بنوی خالق کو ام بزانین و ببینین که چند گرنگه بومه ام خطومار بکن دنابا کمپانی ام بیمه بله ام زور درنگیم بس تو خود زان ظروفیت کردستانه او مشاکلیت حکومت هرما کردستانه اگر ما سیستم بانکی نبید او سیستم کرتی دنیاجی زور زحمت دهی تجربه کردن بله نوکه ام لیره یه وقتی که زور باشده لاکی کرت بانکی هجماری من اگر بیت بوار جبه کردن او همان که داک ام دیشین کرتی دنیاجی که هجماری من ام بکنه دو سیستم بیکو گریدن که ام بشین چون از مثلا نوک از موظفم از دبی مانگانه یا سالانه قسط خوب دم اگر مچه منی مسوگر نبید از دی چوا او
قسط خودم یه تأمینه بیمه. بله اگر کارتا من هجماری من مثلا جمار حساب تشتيت مال بانقي يعني توابن پێک وە گرێداینە کارتی دنیای کارتی بانکی هەردووک یەک کارتێکی زۆر گرنگم بۆ بەرەو پێشبردنا ئابووری هەر وڵاتێکی ئەگەر هەر وڵاتێکی ئەو دوو کارتە یعنی پێشکەوتو نەبن ئەو وڵاتە زۆر زەحمەت سوودە ڕاستەوخۆ ئەم زیاتر پاغبینیا ڕاستەخۆ دیگە هە وڵاتیانش بەرکو ئەوە داویەدا دەبەرژەوەندیە وڵاتیاندا پشتوی دەربەرژاندیە ئابووریە وڵات و پێشخستنا وێدایە یەنکو دەرڤەی فەرمانبەر من تا خۆ نمونە ئانی و فەرمانبەرێکی ژموچەیەتە قستەک دەهێتە دان بڕێژەیژی بە بساڵانەژی بەوەکە لە هەموو وڵاتێن دنیای هەیە لە خەلکێکە هەیە دەربەی سیستەمی موچەیەک و پێویستە ئەوژی خوبیمە بکەن ئەوێ چ گرنگیەک بوان بەدگەێتە بچ کاریگەرێکە ئەرێنی بوو سەر پێشە ڕژاوە بۆ پاراستنە ماڵ و مڵکێوان بەدگەریتەوە گرنگی بەس بۆ فەرمانبەر نییە مەشەوی دیدیت کارەساتێکە زۆر تەلتەزین هەولێری هاتە ڕوویدام تایبەتی سوتنا بازارە قەیسەری ئەگەر هاتبایە ئەو بازارە تەمین هاتبا نەکردن هیچ بارگرانیەک سە خودانێ دوکانێ و ئەو بازارێ دروست نەبیان هیچ بارگرانیەک نەتکەوتە سەر حکوومەتە هەرێمی کوردستانی داوەڵ حکوومەتی بێتەکردن بێژیتن وەرە متەعویزکەوە ئەگەر هاتبا عەقدەکە تەمین هەبوو ناوبەینە و دوکاندار و بازارانەگە کۆمپانیایەکی ئەوە دا سبەی کۆمپانیا ئیسراحەت دا چی تەعویزە خوەرگیریت و بێ ئەوەی داوا هاوکاری حکوومەتی بکەت و تأمین کردیە و هیچ کێشەگیری گرفتەکژی بۆ چێ نەدرێت هەرچەند پارەژی بکە بیتە سەر وێ دەمی کۆمپانیا دەستۆی کۆمپانیا یەک سەر بەس هەندێک مەرجیش دیێتەی بێگومان یعنی ئەگەر ئەنقەست نەبیت مثلەن یان تا دوکانەکە هەی مثلەن دوکانە ئاسنە جودایە گە دوکانەکە ئەوەی کە بەتانی تێدا بن مثلەن جودایە ئەوەی کو مثلەن مۆلیدەکە کارەبایە تێلێت کارەبایە سیستەمێکی خراپ نزیک بیت بەس ئەگە تو بیت و تەمین بکەیت ئەو کۆمپانیا تەمین دێ دەبێتە بۆ من و سیستەمە دەبی چێ بکەیت ئەو سیستەمی کارەبایە ئەو وایرە نابی دیهار بن ناو دوکانێدا دەبی حەریق هەبیتن مثلا بخواجی کو برگیری شهرستانی جیوان مرجان داتی نو چاودری آوان دکتن آخر تینا کرنجی باشه جبیل کرده کمپانی این کرده تایبت کو به واری راد من لهری ما کردستان نفسینگه هنوان هنه لقنوان رئیسی هنه جهبدیان دو مهنه نویسینگه هنین حکومت عراقینه کمپانیان حکومت عراقینه نوکه او دنوا بازار هریما کردستانه ده کرتی دنیایی ده چرولکی دگیرن براستی چالاکن وقتی کمپانی کرتی تایبت چالاکی او جی هر وقت کمپانیا که اهلینه لیره مأمولت دای مأمولت دای لیره خوشورد کن یعنی او کمپانی حساب که اهلینه لیره لای برای براتی گشتی کارباری دنیای هریم ما وزارت ما ممولت دای تاتی ایره بارگاه خود کردیا شورت کن هر وقت کمپانیا که دی کرتی تایبه شورت کت لیده بله گلک سپاس رزار نجات هرکی جگری ریوبریا دنیایی لهریم کردستان سپاس با آماده بودن سپاس وکه رزار نجات جی بحث کرد کو وی کرده و زیادتر پیش خستنا وی کرده دنیایی بو پیش روز دا بتایبت پیوسته به پیش خستنا کرده بانکی جه زیادتر کو یک ج پلان استراتژی حکومت هرما کردستان زیادتر کار لسر کرده بانکی جه که بو پیش خستنا و بتایبت بو سردمی تر کرنا و به دیجیتال کرنا و ده